أمريكا ڕاگەهاند و بەترژ 20 زارۆکن هەڵەبجە ڕاستی نەخۆشیە ڤەگرتنە مەژی بوونە و پزیشک هوشداریە ji بەڵاوبوونا wê didin. سڵاو گەرم بەخێر هاتن بەرنامەکە دیا کورد کۆنەکشن ji dengî ئەمریکا li Washington. سەرێ سەبەها ئیرۆ سێشەمبێ دۆزگەریە ئامادە ئۆپراسیۆنێک بەرفرە دا دەست پێکردن لەسەر بڕیارە سێمین دادگاها جزایان پۆلیسان bi سەرماڵا سەدان مالا دەگرتە و بتر ji 110 کەسان دەستە سەرکردنە di navxwanدا ڕۆژنامەڤان سیاسەتڤان پارێزەر û hunermend jî. بارویا ئامادێ دەستنیشان کرد و دۆزگەریە بڕیارێک نەپەندایە لەسەر وێ دۆسەیە و ئەو نزانن کە ئەو بچی سوجی هاتنە دەستە سەرکردن لێ ئاژانسا ئانادۆڵۆ ڕادگەهینە ئەف ئۆپراسیۆن لێ دیژی پێکێکی و کەژەکیە لێ بارویا ئامادێ دەبێژە ئەف ئۆپراسیۆنێک بکێفی و لێ دیژی ماف و ئازادیانە و پارێزەرین مافین مرۆڤان ڕێخستنین سیڤیل و ڕۆژنامەڤان دەبن ئارمانج. دە پەیامێکی توێتەرێدا جێگیری سەرۆکی هەدەپێ تەیب تەمەل دەبێژە گەلێک ئەندامێن لە ژنەیە ڕێڤەبەریە هەدەپێژی د ئۆپراسیۆنێدا هاتنە دەستە سەرکردن و وی وەهاژی گوت هون چ بکن ژی هون دێ وندا بکن مەبەستاوی دەسەڵاتێک و هەر تشتێکی بکە لێ دە هەڵبژارتناندا ئەو سەرناکەون. پامێرا دەنگی ئەمریکا لە ئامادێ خەجی جانفارقین هەڕاستەوخوا بە مەڕەیە خەجی ئەم دەمێتە باش یعنی چ تشتی نو هەیە لەسەر vê ئۆپراسیۆنی ژمارە هاتیە گوهارتن چکو دەبێژن بتر ji 200 یعنی بڕیار تێدان بتر ji 200 بێنەگرتن لێ li گۆڕا پەیامێ me hay 110 kesin یعنی ژمارە çendin hataniha û sûcê li ser wan hatine diyarkirin yan ne. Belê. وەکی کوێژی دەستنیشان کرد دانیستی ساعت bi derdora saet 6 de li Amedê polîs hate ser bi dehan malan reqema ku desteserkiriye nehatiye guhertin hêj 110 lê qasî ku me ji baroyê hîn kir cîgirê serokê baroya Amedê Ewqat Mehdi Özdemir destnîşan kir ku ji bo hejmareke zêde yani behsa 216 heb kesa kir li wê derê navê 216 kesan derbas dibe ku ew ê vê biryara desteserkirinê de hene tiştek em zan heta niha 110 ne tenê rojnamevan yani ewqat hene di nav de nûnerên rêxistin sivîl hene ew çine wekî me der ku yek ji wan tizanî komeleyên saziya ziman bû wekî din rojnamegerên ajansa Mezopotamyayê jî nêwsê rojnameya Yeniya Şem û Xwebûnê gelek hevalên me yên sehayê de eslê xwe de yani nêzî heşt hev rojnamevan jî tê de hene geleken elê navê nêzî 6 kesî eşkere bîye metirsî heye ev zêdetir ve ji xwe operasyon hêjî di dome dexîl. Ew dibêjin sedem çina yani yan jî tawanê wan çine bi sûc tên girtin û mebesta ku niha ev operasyon dest pê bike çi ye? بله در اصل خدا یعنی بارو بخواج عبوقات بخواج نزانن جبر کبریارا نپند دانین سر دوسیه یا و اپراسیون و لپرسینه لی آژانس آنادولو گوتیه وی اپراسیون کجکه و پککه هدف وی وکا اپراسیون که قرقنا سیاسی بناود که و بالد ده دما و اپراسیون جبر کو نزانن یعنی 19 روز سنه مایه جل بشتاشتنا گشتیرا و او کسین کو ام بحث کن یعنی 21 باش جاران لسر هدف لسر رخصتنين سازيان سيفيل وكيدي يعني او كوملين چاند و هنرجي دما كامليد نيرن براسيج اوبراسيون كبر فرها وهرچن نات بگوتنجي لي او كسين كو ام بحث كن مثلا خوزمو كامينك نشان بدم تزاني نوروز آمده
لي بجماويرته پیشکشکرن و لوی در ایسال دو پیشکشوان هبون یک جوان özcan بو özcan ateş و آدجی devrim demir بو آجن هر دو جد في اپراسیون ده هات ندست سرکرن یعنی گلک ناویم کو مرو قنال هیوی و بندوارین یعنی شانوگرین ای اندامن شانویا باجرا آمده دناویدانه کو اول سر مدیا جواکی گلک کارین سرکفتی جیدکن لیوسا دروب لیتخه سازی دزگهین سرکار و خبتن چند و زمان هنری و سیاسی هر حال اپراسیون برفراتر داخل. بله. خاجي طيب تمام جگری سروکی هدپی دی بیجه کو اندام لجنه ریفبریا هدپی هاتنا گرتن يعني من تخاص بزعم كاس هاي قلت نكون نامزد با جبوا اهل بجاتنين برلمان تركيا يا نا بحثا نامزده نکر زباور نکم اگر چه بونا بهات دست نشان کرد آنج بلکه هی ناو ندیارن هی کسی گوات نه دست سر کن بلکه هن کسی بن کو خو نگهید بن پارتی کو ناو هات به اشکره کرن لتشتکم زانن اندامن ریوبریا هدف بخونه و وکی نامزد نات دست نشان کرد زانش خل سر ناو پارتیا کس کا چپت کردن هل بجار حتی نال سر وی کی چه تشتک نات گوتن لی لا آمد داخوینی کی ایرو جبوی اشر مزار کرنا اپراسیون هبو دو داخلید اصل خود یک بارو داش برکو 25 اندام وان ابوخات شی هات ندست سر کردن و شرمزار کردن خوانجی بالدا سر هیاما اپراسیون کو گوتم بریا هل بجارتنه ویا یعنی سیاست کردان ته ارمانچ کردن علی دن داجی هدف یا پارتی کس کا چپ خواست چالاکی یکی بکه کد وکیلی دا هجی دو دومه و پلیس انجا استن کرد از خوزمجی دست نشان بکم فامنا دنگی امریکا خرجان فارقین راس خو مربو قال کی سپاس چه برتک درکتنا جبوگرتنا وی جمارا مزنا سیاست مدار روزنامه‌وان پاریزر و هنرمندین کرد اوزلم یاساک افکار من على الاستوديو اوزلم توینا دشوبینی يعني خلق چه بیجا چه لسر آسی ترکیه لسر آسی جهانی جی بله داخل ام هجای گوتنه کو او اپراسیونا دیجی کومین کرد یلن ترکیه در روجوا مدیا ناونتوی ده نوچه هری گرینگه وک بلافته به عددیان برتکین توندین لناوا ترکیه جی و لدروی ترکیه جی هیه لناوا ترکیه توی پارلمنترین CHP ریخستنین مافا وک ریخستنا مافین مروان بارویا و کومین هنرمند و کومین هنری و زمانی که زمانین کردی بداخویانیان مشان و برتک نشاندان و گوتون کو دوا همو داخویانیان da tişta ku te derdike ve peş eve ku dibêjin ev min pekirine ke bingehin ya dijî astenkirina hilbijartinan ji ber ku di nav van hûxnazên ku parêzgerên ku hatine girtin piraniya wa di nava lijneyên evlehiya sandoqan da cih dikirin û ev evlehiya sandoqan li dar dixin her wiha HDP, CHP و DBP و پارتیا کسکیا چپشی راگاندکو ev erişek diji Viyana hilbijerin Kürde و helvesta dizina sandokan u Viyana gele. Her vahat asta navnetevi deji Amnesty International u Human Rights Watch liser hesabın xune medya civaki gotun ku ev liser dosyayı briyara nepeni heye jiberve yekeji em sedem hin nizanın le be eşkereyi ev brengeki eşkere bin pekirna heza desilatdariye u beriya hilbijartınan şevazek tırsandın u çevsandıneye. بله چی دیه لسر مثلا هل بجاتنا جبری کو اف هلبتا جماعه قال کی مازنا خلقتي قرتن دنگو باسين کو اجانس الدنيا بتاعت جي BBC قال کی بحث كريا لي فيديو نوان در نكتن کو دما بسر سروان اواد سروان جاده مال وان دتي قرتن قالك جبركو orta şevede u be haber hate be nuçe hate قرتن لسر ميديا جواكي هناك malbat u هناك فيديوين Pçuku venete veşandın dahil ev Bolivya le rojeva hilbijartının Türkiye'de ligor rapersinan ferkadına bera Kılıçdaroğlu u Erdoğan'da her kuduçe zeyde be Kılıçdaroğlu le peşteye le tır rapersin hina nişanna de ku Kılıçdaroğlu bu xwejî ji sedî pêncî derbas kiriye. Divê şert û mercanda carekdin şîrovekar balê dikişînin ku giringiya hilbijerên Kurd
پرگرینگه و دبکو او اپراسیون جی وقت چویساندنک جبر و یکی وره پک هاتیه. بله البته مثلا قرتنا وان ويتشندي قازان جيان زرا بقينا اردوغان دي افا بابته كي دي باوزدم يا ساقل كسباس اسفاز كم دخل سپاس لا يعني سياسي ونامزتين هالبجاتين تركيا رودي كن دنگدرين كرد هطا بارتين دس هالادار وين اوبوزيسيون يجي سوزان ددن بكيمي ين سوزن ازاديه بكار انانا زماني كردي ياجي زمانی کردی به زمانی که فرمی لی ترکیه پارتین سر به کردان جی پلتفرما زمانی کردی دامز راندنه افده چند دی دنگ درین کرد قایل بکه عدنان فراد جواکناس و زمانزان به مریا دم باش که عدنان بری ام بحثی مثلا زمان بکنو سوزین لعنین سیاسی ما دخواست ام باوریات تورگرن لسر اپراسیونا ایرو که هاتی کرن لباجارن کردان و گرتنا جماره که مزن آخل که تتكالي چی بیجی لسلوینا؟ دوی پروسسا هلبجارتنه ده اقتدار دخوازه که شریکین خو ممنون بکه وکی که ام دزانن نزدیکی 10 ساله که اقتدار شریکین خو ترکیه که هرتیه هم لناف ولد هم جل دربه ولد دناف ترکیه ده به ارین کد بیجن آفراسیا پاریس و دولتا کل وان خودی شریکه و دروژی برای خوش یکیتی اروپا دایه وکیکان دزانن روسیا و چینه جبروی به پیوجوی ده و شو بریجی یعنی کاروباری اختار همی سر به زمینت به راه کردن مسئله جیوسایه دخوازه کشیدی که راضی بکه و کسی کو هیوی ین دیجی خود گراوی تروره و دخوازن یعنی حتی بده نیشان و ایریش بده نیشان وان ممنون کنه درجه از لدیجی ترور تدکوشم از لدیجی خود گراوی وان خاینان تدکوشم و وی آوی مساج داده شوکی نریم خواهد كي فراد ما دخاز بزاين اف بيامن كنا مزد ددن لسر مثلا بكارينا زماني كردي المساله ازاديان جي بيجشتي وما فين كردان يعني اف بيام ارينينا جبو جوهرتنا دي جواكا تركيا دا حتى بشتي هالبجاتنا يعني نها حلوستا لديجي زمان كردي براستي يعني دي سياستا تركيا دا نلجي كي زيدا راست هاتي آوا كرن پراغماتیکی لی میزه دکن یعنی زمان کردی بری هر تشتی وکی حقق خوزاییه وکی حقق کامجنج الهیه انسانیه مروفیه و وی چاوی لی میزه کرن لی تشتی که امد بینن با اوک پراغماتیکی لی میزه دکن گاوه که منفعت بده کم زیده حمله خود سر زمان کردی لسر زمان کردی پروپاگاندا دکن پروپاگاندا خواهی سیاسی دکن خود الناسین نخاسم لباپوری کردستانی همه بجه همی پارتی یعنی یان سترانین کردی یان بگوترین کردی بسلوانین کردی آوه کی بو کردی خواه پیشکش دکن او هلوستک پراغماتیکه براستی زیده باوری نادرن بخواه از مثال كي عندنا باشا يعني تدبيجي هيفينينا كو اگر احاتو حتى لان اوبوزيسيوني سركتن انين يعني بتر دنگ انين يعني جي اردوغان درنكا و كمال كلجدار اوغلو دركا و كسلوك يعني هيفينينا كو زماني كردي به زمانك فرمي لتركيا حال حاضر تشكو ام دزانن نه پیامکو صحیح جاليه اتفاق ملت و يعني جاليه قلشدارو نتشكي وصاحات يقولن ونجي بازاريه وصاحات يكرن جاليه كردان و امريكان براستي دو بيوجو كما درباس كرده مهيوي دكر كو نخاسم هدف بازاري به اتفاقيه و بازاريه خويا سركش لسر به مجال اساس بك يعني لي مخابن بيك نهاتن از براستی دمك نزدت شكي وصا ممكن نابين يعني از نابجم الا هنا بلي زمان كردي لتركيا وكي زمان فرمي وكي زمان پروردهي كوبي قبول كرن يعني حال حاضر شرط مجن سياسة تركان زيادة نمساعدة لي از نابجم الا هنا بجي اگر ببجي وصاب هنو يعني بقابين بتشوك
وصاب يعني بلاوی سه سالان بکن ancak bu avi hal bikin. لی سوزن بکار اینا زمانی کردی یان سوزن به آزادی زمانی کردی به بکار آنین وی کردان قایل بکن دنگی خو بدن ویلانی یان لینی دی بتایبت جی هدفی بخواه یان جی پلاتفورم دام زراندی پلاتفورم زمانی کردی یعنی مثلا متخواست بیجم زمانی کردی و آزادی آوی بگوتنا لانین سیاسی وی فاکتور باکو یک بتردنگابینه یان نه هلبت هي يعني قالك كس هنا بو جوه دانا في مسئله كاد زاد حق زمان كل كي تشدي بيجي كي تشينا بيجي تناغي ذكرم لي بيجي من حال حاضر ناب كردان ده كل مثلا كربوانج امنج اردوغان بو تو اوي كيف وانجر ناي اگر سبروج اردوغان بيجي هون راي خبد من هالبجرنا از السوز زمان كردي سربس بكم وكي زمان فرمي اگر سوز كصاب داين قالك كرد از دزانم كو تيراي قبدني في اوي هلبت وكي امورك بروباغاندي وكي مانزمه بروباغاندي بروباغاندا بيكاتيه بلي يعني آلية اشتراف كردان و جيه فدقر بروباغاندا بله عدنان فرات جواك ناس وزمان زان راستو خب مره بو قالك سباس باش باجار سامسوری ترکیه بر بزیان هری مزنا ارتجا ما دو شباتی کتیا لدم کی کو هشتا آواهین باجار حرفتین و خلق نکاره هر ناف مال خو او دی بیژن هل بجاتنین دهاتین لترکیه نخموانن پارتین سیاسی جی کمپینین به قربالغی لوردکن پامیر دنگی امریکا خلیجان فارقی نف راپورت شاندیا سمسوری دبیجن برینن ادهجی ویب سالانجی درمان نبه لناف تاخان خباتا راکرنا کاولان هند دومه به هزاران رونشتوان دناف کنان آنجی کنتینران دادجین لسمسوری رونشتوان نورین دمالان دا بمینن لومال سر پارک و کولانان چادر هات ندانین لی هاوینه شرط جیان دناف چادران دا گرانتر دبه بدویا مزن آسرکه جی ماینه آنگو خانی دیگوتن اف بدوی دکاره باندورا خواه لسر انجام هلبجارتنه بخیم لسر کولانان رمز و آلیم پارتیان هاتیه دانین کامپینکا بدنگ اهلبجارتنه جیده مشاندن برین سمسوریان هن پرتزنه لیجی با گوهرتنا سیستما کو و جیانه و معامله لسر وان سرز دکه با آوائه که نه اشکره بیجی هلبجارتنه وکی فرسنده کی دبینن گازینه وان جر رژیمه هیه جبرکو دعرده جده به هوار وان نهاد براستی دولت ها کج درده وان ره نبو درمان روبرومان 2018 دل سمسوری 4 نامزدن AKP یکشیش CHP هات هلبجارتن HDP کسی در نخز لی هفسروکا پارتیا کسکا چپ چیدم و 4 کلچکن گود هم پارتیان هم جی گل به ایدانه کو ایدو نامزد جی پارتیا وان جی سمسوری وره هلبجارتن لی اف جار جبر اردهیجی هر سکی مزن هیه هفدم گل جی رژیما یک مرووی پرخینه عاجز بونه هواله مدبیجن پارتیامه لسمسوری هری کم و دو پارلمنتران درخه جبوکو کی دکاره وان تمثیل بکه دخوازن او ببن پارلمنتر لوما خباته که بدنگ تیمشاندن هر وا جبو جارکتن نیزیکاتیک تنهشتنک و سانیجین گل جی به iddiayı. Abuzer Göçer namzed partiya yeketiye mazın BBP ku ev parti di nav tifaka komarî da cî digire. Ew dibêje ji bo dermankirina derdê bajêr li ser daxwaza derdora xwe namzediya xwe daniye. Gerhemî Tirkiye jana erdhejê bi hevra dijî ji bo dermankirina vê janê çare ew e hikûmeteka qeyîm ava bibe. Ger bê hilbijartin ev pirsgirêk çareser bibiya minê jî bigota dem ne dema hilbijartinê ye. Lê tekane çare hilbijartinê ku tena ew dikare hemû derdan derman bike. Li Semsûrê hejmarek zêde mirov di erdhejê de mirin. Reqemek rast û zelanî ne lê tê texmînkirin di seriya 30,000 de rûniştwanên bajêr û navçe û gundan mirine. Berbijarê Partiya Keska Çep Alî Kenanoğlu destnîşan kir di sala 2018 de hejmara dengdêran li bajêr 410,000 bû. Niha hejmara dengderên Semsûrê 400,000 e. Cara berê 410,000 bû. Ya normal ev e ku hejmar bibiya 450,000. Lê ji ber erdhejê nebû. Di berda jî em nizanin ka 400,000 çendê wan
li dervayî bajêrin em nizanin. Destê me da qeyd nîne. Dewlet jî bi me re parve nake. Lê em bang li gel dikin. Ew niha baştir dizanin kî çû kî ma. Em dizanin yên ku malê xwe barkirin piraniya wan ji bo xwendina zarokan bû û çûn. Em bi partiyên opozisyona re xebatek dikin ku wan bînin da ku dengê xwe bidin. Xecican Farqîn, Deng Amerîka, Sensûr. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئەمڕۆ سێشەمە عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی چالاکوانی بواری جنۆساید و ئەنفالی گەلی کورد لە هەولێر دەستگیر کرا. پامێری دەنگی ئەمریکا لە هەولێر ئەحمەد زێبەر ڕاستەخۆ لەگەڵماندایە و ئاگاداری زیاتری لەلایە. ئەحمەد ئەم کاتت باش، سوپاس بۆ کاتی جەنابەت. بۆچی هێزە ئەمنیەکان عەلی سیاسیان دەستگیر کردووە؟ تۆمەتەکە چی بوون؟ بەڵێ زۆر سپاس دەخیل ینی ئەو تۆمەتانەی کە دەخرێنە پاڵ عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی ئەوەیە بەپێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی کە داڵدەی بکوژی داوە، بکوژێک لە نێو ماڵەکەیدا بووە، دەگوترێت عەلی سیاسی داڵدەی داوە. عەلی سیاسیش بەپێی مادەی 273 لە یاسای سزادانی عێراقی کە تایبەتە بە داڵدەدان دەستگیر کراوە. ینی پێشی من بێمە نێو بەرنامە دەخیل قسەم لەگەڵ پارێزگاری هەولێر ئومێد خۆشناو کرد. ئومێد خۆشناو بە دەنگی ئەمریکای وت ئەمە هیچ پەیوەندیەکی بە بابەتی سیاسی و کۆمەڵایەتی و هەڵویست و ڕەخنەکانی عەلی سیاسیەوە نین، چونکە عەلی سیاسی کەسێکی زۆر ڕەخنەگرە، بەردەوام ڕەخنە دەگرێت. ئەمە هیچ گوتی پەیوەندی بەوەوە نییە کە ڕەخنە دەگرێت، پەیوەندی بە سیاست بابەتی سیاسی و کۆمەڵایەتیەوە نیەوە، تەنها بکوژێک لە نێو ماڵەکەیدا بووە. هێزە ئەمنیەکانیش ئەو بکوژەیان دەستەسەر کردووە، عەلی سیاسیشیان بە هەمان شێوە دەستەسەر کردووە. لێکۆڵینەوە لەگەڵ عەلی سیاسی و ئەو بکوژە بەردەوامە. دەخیل من لەبەر ئەوەی پێشتر باسی قایمەقامی هەولێری کرد بۆ عەلی سیاسی وتبووی ئەو کەسەی کە ماڵی خاڵمی ئەنفال کرد ئێستا کوڕەکەی قایمەقامی هەولێرە، پەیوەندیمان بە قایمەقامی هەولێرە کرد بەڵام بەردەست نەبوو. هەمان پرسیارمان ئاراستەی پارێزگاری هەولێر کرد، وتمانە عەلی سیاسی ئەم هەڵویستەی هەبووە. ئەویش وتی هیچ پەیوەندیکی بۆ باوەتەوە نییە، تەنها بکوژێکە و لە نێو ماڵەکەیدا بووە و دەستەسەر کراوە لەگەڵ عەلی سیاسیش. لێکۆڵینەوەکان لەو بارەیەوە بەردەوامیان دەبێ. بەڵێ باشە، هاوڕێ و کەسوکاری ئەو چگومان دەکەن چی ئەگەر تۆ ئاگادار بی ئەوانە ڕاگەاندنێکیان شتێکیان گوتبێ؟ بەڵێ قسەم لەگەڵ هاوڕێ و کەسوکاری عەلی سیاسی ئەوانەی کە نزیکن لە عەلی سیاسیەوە کردووە، شێوازی دەستگیرکردنی عەلی سیاسی بە نایاسایی لە قەڵام دەدەن و پێیان وایە عەلی سیاسی هەموو جارێک ئەگەر تەلەفۆنی بۆ بکرێ بە یەک تەلەفۆن دەچێتە بنکەکانی پۆلیس و ئاسایش و هەموو ئیفادەیەک دەدا، هەموو قسەیەک کە سەبارەت بە هەر بابەتێک ڕۆنکردنەوە دەدا، بۆیە شێوازی دەستگیرکردنەکەی نایاساییە. ئەوان دەڵێن بابەتێکی سیاسیە لە بەرگێکی قانونیدا، توڵەیەکی سیاسی لە بەرگێکی قانونیدا، بۆیە بەردەوام من لەسەر ئەم پرسەیە و پارێزەریشیان بۆ گرتووە کە بڕیار وایە سوبەی پارێزەرەکانیان دەست بە دواداچوونی ورتر لەسەر ئەم پرسەیە بکەن. ئێستا عەلی سیاسی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لێکۆڵینەوەی بەردەوامی لەگەڵدا دەکرێت. بەڵێ باشە ئەحمەد، دەمویست بزانم ئەم کەسەکە بە ناوی عەلی مەحموود و عەلی سیاسی ناوڕە کەسێکی چالاکە و ئەکتیڤیشتە و وەکو گوتت لە بواری جنۆساید و ئەنفالش، بەڵام لە ڕووی چالاکی حزبی و شتیوایە سەر بە چ لایەنێکە یان دژایەتی لایەنێک دەکات، یانی شتیوای هەیە بۆ ئەوەی یەکێک بوترێت کە ئەمە هاندەری زیاتری ئەوەیە کە بە تاوانێکی پێشتر ئێستا دەستگیر بکرێ؟ بەردەوام خۆی بە کەسێکی بێلان و سربەخۆ داناسێنێتن، هەرچەندە پێشمەرگەیەکی دیرینە و چالاک و نووسەر و ڕۆژنامەوانێکی ئەکتیڤە. عەلی سیاسی سەرۆکی هەڵمەتی دادپەروەریە، دەیان خۆپێشاندان و گردبوونەوە و کۆنگرەی ڕۆژنامەوانی هەیە لە پێش بارگەی کۆنسڵخانەکان، لە پێش بارگەی حکوومەتی یاریمی کوردستان، پارلەمانی کوردستان، هەڵمەتێکی بەرفراوانی دادپەروەریە. تەنانەت ماوەکانی ڕابردوودا من کاتێک بۆ لێدوانێکی ڕۆژنامەوانی سەردانی ماڵی عەلی سیاسیم کردووە و ماڵی کە لە گەڕێکی عەدالەیە لە هەمان ئەو ماڵەدا کە دەستگیر کراوە. ژمارەیەکی بەرچاو لە پۆستەرەکانم لە نێو ماڵەکەیدا بینی، پۆستەر لەسەر ئەو پۆستەرانە بەردەوام باسی یەکسانی و عەدالەت دەکات. عەلی سیاسی یەکێک لەو کەسانەیە کە
جنسی هۆڵندی هەیە لە هۆڵندا یا ماڵ منداڵی لە هۆڵندانە ئەو لینکێکی هەیە لەگەڵ دادگای لاهای بەردەوام لەو ڕێگەیەوە دادوەر و چاڵاک و کەسە ئەکتیڤەکان و چاودێرانی سیاسی و کەسانی ئەمفال بانکێش دەکات دەباتە دادگای لاهای لەسەر پرسی ئەمفال و جینوسایدی گەری کورد بەردەوام داوا دەکە کە عێراق ببێت ئەندام لە دادگای لاهای بۆی پرسی ئەمفال بە جینوساید بناسرێت. چەندین چاڵکی لە دژی حکوومەتەکانی تورکیا ئێران کردووە لەگەڵ پرسەکانی کورد لە هەولێر سلێمانی دوهۆک بەردەوام لەنێو چاڵکیدا بووە چاڵکیەکانی علی سیاسی بە شێوەیەکی بەرفراوان هەن کە خۆی سەرپەرشتی ئەو جۆرە چاڵکیانە دەکات بەردەوام داوای دادپەروەری دەکات داوا دەکە کە لە هەرێمی کوردستاندا ئەو جاش و مستەشارانی مەبەست ئەو لەو جاش و مستەشارانی ئەوانەی کە پێشتر پەیوەندیان لەگەڵ ڕژێمی بەعسی عێراقیەوە هەبوو ئەو جاش و مستەشارانە بە ئازادانە نەسوڕێنەوە کە داوا کراون لەلایەن دادگاوە بۆیە پێویستە دەستگیر بکرێن نەک داڵدە بدرێن بۆیە ئەو بەردەوام لە دژی ئەم پرسەیە قسە و باسی هەیە بەردەوام لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی لێدوان لەو زۆر سپاس ئەحمەد کاتەکەمان ئەوەندە ڕێگامان پێداداتن زۆر سپاس. بەڵاوبوونەوەی ڤیددیۆی مەشقکردنی هێزێکی سەر بە پارتی سۆشیال دموکرات لە گوندی گوڵەخانە لەلایەن ژمارەیەک ڕاوێژکاری ئێرانیەوە دەنگدانەوەی بە دوای خۆی داهێناوە. بە تایبەت دەوترێ مەشقکردنی ئەم هێزە ئامادەکاریە بۆ پەلەماردانی حیزبە کوردەکانی ئێران. پامێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر ڕاستەخوا لەگەڵماندایە. دڵشاد ئەم کاتت باش سوپاس بۆ کاتی جەنابەت چ زانیاری لەو بارەوە هەیە و ئەو ڤیددیوانە چی کاتێک کرد؟ دەخی لەم کاتت باش دیارە ئەو زانیاریانەی کە بڵاو بۆتەوە ئەو گرتە ڤیددیۆیانەی کە پارتی سۆسیال دیموکرات و هێزەکەی کە لەلایەن ڕاوێژکارە ئێرانیەکانەوە مەشقیان پێکرێت پارتی سۆسیال دیموکرات خۆیان ئاماژە بۆەکەن کە ڤیددیۆکان کۆنن و لە ئێستادا بۆ مەرامی سیاسی بڵاوەکرێنەوە بەڵام هەندێک لە سەرچاوەکان ئاماژە بەوە ئەکەن کە ئەم هێزە ئامادەکاریەکە بەوەی کە بۆ پڕچەکراون و بەو پێی کە لە ڕێگەی دەمانچە و کلاشینکۆف و ئاربیجیەوە مەشقیان پێکرێمە ئاماژەیە بۆەوەی کە ئەم هێزە بۆ پەلاماردانی بارگا لە بە شێوەی نزیک واتە شەڕی نزیک بەکارهێنرێن وەک سەرچاوەکان ئاماژە بۆەوەکەن بە تایبەت کە مانگێک لەمەوبەر بەرپرسێکی باڵای ئێران سەردانی محەممەدی حاجی مەحمودی کرد و محەممەدی حاجی مەحمود خۆی ڕایگەیاند کە ئامانجی سەردانەکە بۆ داخستنی بنکە و بارگای هێزە کوردیەکان بووە. ئەوەی کە دەوترێت لە ئێستادا زانیاریەکان ئاماژە بۆەکەن کە ئەم هێزە ئامادەکاریە بۆ پەلاماردانی هێزە کوردیەکان و تەنانەت دەوترێت هێزی عێراقیشان لەگەڵا ئەبێ و هەندێک ڕاوێژکاری و هێزی تری بیانیشان لەگەڵا ئەبێ بەڵام پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان خۆیان تەواوی ئەم زانیاریانە ڕەت دەکەنەوە و ئاماژە بۆەکەن کە گرتە ڤیددیۆیەکان کۆنن و تازە بڵاو کراونەتەوە و بۆ مەرامی سیاسین بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک ئاماژە هەن بۆی کە بە تایبەت کە حزبە کوردیەکان ئەوان حزبە کوردیا ئۆپۆسیۆنەکانی ئێران کە ئێمە قسەمان لەگەڵاکردن ئەوان باسییان لەوە کرد کە هەندێک زانیاری لەم شێوەیان پێگەیشتووەوە تەنانەت وتیان ئەگە کاکە حەمە پێویستی بە مەشق بووایە قسەی لەگەڵ ئێمە بکردە ئێمە پێمانە کرد بەڵام ئەوان باسییان لەوە کرد ئەگەر سیناریوی دڵشاد ببوورە ینی لە وتوێژێکا لەگەڵ دەنگی ئەمریکا ئەحمەد حاجی مەحمود سکرتێری گشتی پارتی سۆشیال دیموکرات گوتوێتی بەو مانایە کە لەبەر پارتە سیاسیەکانی دیکە پارتی دیکەی هەرێمی کوردستان بەریان ناکەوێ شەڕی ئەو لانەیان ئەو حزبە کوردیەکانی ئێران کە مەبەستی ئەوەیە کە لایەنەکانی دیکەش ئامادەن بۆ ئەو شەڕە. تا چەندێک ئەمە ڕاستیان یانش پارتی وێکیتی و حکوومەت چی دەڵێ یان چی ئاگاداری هەیە لەسەر ئەم مەشقکردنانە؟ دەخیل دیارە خۆی گومانەکان لەوەوە سەرچاوی گرتووە کە بە تایبەتی گومانەکان لەسەر پارتی سۆسیال دیموکرات کە ئەو وەفدەی ئێران سەردانیان کرد و حکوومەتی عێراقیش نایشارێتەوە کە پلانەکان لە ئانووساتی جەبەجەکردنان بۆ دەرکردن و داخستنی بنکە و بارگای هێزە کوردیەکان و تەنانەت هەندێک زانیاری شەیە لەلایەن هەندێک لە سەرچاوەکانەوە باس لەوەکەن ئەمەی کە ڕوەدات تەنانەت بە ئاگاداری حکوومەتی هەرێم و پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانیشە بەڵام تاکو ئێستاوان بە فەرمی هیچ ڕاگەیەندراوێکیان بڵاو نەکردوێتەوە بۆیە لە ئێستادا هەموو چاوەکان لەسەر ئەوەن
کە ئایا محەممەدی حاجی محمود خۆی چی ئەڵێەوە چۆن باس لە مەشقانەکە من خۆم شەوی ڕابردوو پەیوەندیم بە بەرپرسانی باڵای حزبی سۆسیالیستەوە کرد و داوام لێ کرد کە لەسەرم بابەتە گفتوگۆ لەگەڵ محەممەدی حاجی محمود بکەین ئەوان ڕەتیان کردەوە بە هەموو شێوەیە قسە لەسەرم بابەتە بکەن بۆیە لە ئێستادا هەندێک لە زانیاریەکان ئاماژە بۆکەن کە بە دڵنیاییەوە ئەم مەشقا دەستی ئێرانی تایەوە بۆ حزبە کوردیەکانە بەڵام حزبی سۆسیالیستی دیموکرات خۆیان ئامادەنی قسە بکەن. بەڵام محەممەد حاجی محمود گوتێتی کە ئەم وێنانە 2014 ڤیددیوەکان کە خۆیان واڵێن باڵێ بەڵێ پارتی سۆسیالیستی دیموکرات خۆیان وا ئەڵێن بەڵام هەندێک لە سەرچاوەکانی تراڵن بەشێک لە ڤیددیۆکان تازن و هێزێک هێنراوەتە نزیکی گوڵەخانەوە ئاماژە بۆکەن ڤیددیۆکان تێکەڵ کراون بەشێکیان تازن و بەشێکیان کۆنن بۆ شاردنەوەی ڤیددیۆ تازەکان بەڵام پارتی سۆسیالیستی دیموکراتی کوردستان خۆیان ئەڵێن هەموو ڤیددیۆکان کۆنن و ڤیددیۆی تازەیتیان نییە. ڕای حزبە کوردیەکان ئەوانە چی دەڵێن وە چ ڕیەکشنێکیان هەبوو ینی وەڵامێکیان هەبووە بوو ئەو ڤیددیویانە؟ مەبەست حزبە کوردیەکانی ئێرانە یان هەرێمی کوردستان؟ ئێران. بەڵێ حزبە کوردەکان ئێران ئێستا من قسەم لەگەڵاکردن ئەوان باسییان لەوە کرد کە هەندێک زانیاریان بیستووە لەسەرەوەی کە ئەو پلانێکی لەو شێوەیە بۆ پەلاماردانی بنکە و بارگاکانیان بەڵام خۆیان ئاماژیان بۆ کرد کە چاوەڕوانی دەستپێکردنی سیناریۆکان و چاوەڕوانن کە حزبی سۆسیالیست لەسەر ئاستی باڵا ئەمە ڕەت بکاتەوە و قسەی خۆی هەبێ و ئەوان باسییان لەوە کرد کە ئەگەر بێت و شتێکی وا هەبێ ئەوان ئامادەن بۆ بەرگریکردن لە خۆیان و دەستەوەستان نابن و تەنانەت بەرپرسێکی هێزە کوردیەکانەوەی بە ئێمەوت کە تەنانەت ئەگەر ئەوەش نەبێ ئەوان نیگەرانن لەوەی کە پارتی سۆسیالیستی دیموکرات وەکو هێزێکی کوردی لەلایەن وڵاتێکی بیانیەوە مەشقیان پێکریا ئەوان ئاماژەیان بۆەوە کە ئەگەر پێویست بواە ئەمان ئامادە بوون کە مەشقیان پێ بکەن. ئەگەر سیناریۆیەکی وا جێبەجێ بکرێت لە چ شوێنێک دەکرێت بەڕای تۆ؟ ئەوەی کە زانیاریەکان لە بەردەستدان وە سەرچاوەکان ئاماژەی پێەکەن ئەوان باس لەوە کە نەگەر بێت وەم پلام سیناریۆی ڕاست بێت وە ڕوو بدات ئەو سەرچاوانە ئاماژەیان بۆ کرد کە ڕەنگە سیناریۆکان لە هەموو قۆڵەکانەوە هەموو بنکە و بارگای هێزە کوردیەکان تەنانەت بە دیوی هەولێری شەوە بگرێتەوە هەولێر سنووری هەولێر کۆیە زڕگوێز هەموو ناوچەکان واتە پلانەکە پلانێکی گشتگیر بێت دژی حزبە کوردیە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران. دڵشاد ئەنوەر پەیامەری دەنگی ئەمریکا زۆر سوپاس. زۆر سپاس بەوەش. نەخۆشی پەردەکانی مێشک لە ناو مناڵانی هەڵەبجە بڵاو بووتەوە و پزیشکان دەڵێن نەخۆشیەکە دەگوزارێتەوە ببوورن دەگوازرێتەوە و تا دێتیش حاڵەتەکان لە بەرزبوونەوەدان و داوا لە دایکان و باوکانش دەکەن لە کاتی بوونی یان کاتی بوونی یان دیاربوونی نیشانەکانی ئەم نەخۆشیە سەردانی نەخۆشخانەکان بکەن. پەیامەری دەنگی ئەمریکا لە هەڵەبجە فەرحان هەورەمان ئەم بەدواچوونەی کردووە. نەخۆشی ئەوکردنی پەردەکانی مێشک لە ناو منداڵانی هەڵەبجە بڵاو بووەتەوە. پزیشکێک دەڵێت هۆکارەکەی بەکتریای مشەخۆر یاخود ڤایرۆسە گەرز و چارەسەر نەکرێت چەندین لێکەوتەی خراپ لەسەر منداڵەکە بەجێ دەیەڵێت. ئەگەر بێت و بە زووی ئەو دایک و باوکانە نەیەن بەسەر دەمیەوە یعنی ئەگەر ئەو دایک و باوکانە کە بزان مناڵەکانیان یەکێک لە نیشانەکانی هەیە تەخیری کە نەچن بە دەمیەوە لە داهاتووە ئێمە ترسی ئەومان هەیە کە ماکەکانی بەجێ بمێنێ لەسەر کۆندامی بیستنی ینی بیستنی لە دەستبات بینینی لە دەستبات. نەخۆشیەکە نەخۆشیێکی گوازراوەیە. هاوڵاتیەک سێ لە منداڵەکانی لە ناو نەخۆشخانەی منداڵانی هەڵەبجە داغڵ کردووە. دەڵێت یەکێک لە منداڵەکانی لە قوتابخانەوە تووشی نەخۆشیەکە بووە. یەکەم جار کوڕە گەورەکەم هاتە ماڵەوە ئازاری سەری هەبوو. ئازاری سەری هەبوو توانای خواردن و شتی نەمابوو. هێنامان بۆ ئێرە داغڵیان کرد بۆ بەیانیەکەیەوە هێنایان وتیانە بێ زەرعی بۆ بکەین زەرعیان بۆ کرد. نەخۆشی سەحایەیان لێ دەرکەوت تر لەخوا بە زیاد بێ ئەوە نزیکەی 9 ڕۆژە گەورەکەم لێرەیە بچووکەکەم 7 ڕۆژە ئەوی کەشم بچووکەکە هەمویان 5 ڕۆژە لێرەیە. پزیشکانی نەخۆشخانەکە دەڵێن ڕۆژانە ژمارەی توشبووەکان بەرز دەبێتەوە. ئێستا 5 بێدی نەخۆشخانەکە بە چۆڵی ماون 25 حاڵەتیش داغڵ کراون. نیشانەکانی نەخۆشیەکە بریتێ لە بوونی تا سەرێشە ڕشانەوە هێڵشدان دەستداهێزان نەمانی چالاکی لە مناڵەکە حەزنەکردن لە خواردن تێکچوونی خەوی مناڵەکە تێکچوونی شیر خواردن هەنێک جار درودانی گەشتکە لە مناڵە. بەڕێوبەری گشتی تەندروستی هەڵەبجە دەڵێت لەبەر ئەوەی قەرزداری کۆمپانیەکانن
کۆمپانیاکان دەرمانیان پێنادەن دەبێت نەخۆشخانەیەکی تایبەتیش بۆ هەڵگرانی ئەم نەخۆشیە بکەنەوە. لەبەری کۆمپانیاکان ئامادە نین دەرمان بهێنن بەو قەرزەی کە پێرار و کاریش هێناویانە بۆیە ئەوانە کێشن بۆ ئێمە بەڵام خۆشبەختانە ئێستا حاڵەتەکان لەژێر کۆنتترۆلی پزیشکانی منداڵانن و ئەم ڕۆژتیمێکی پزیشکی پسپۆر لە ئاستی پرۆفیسۆر لە مێشک و دەمار هاتوونەتە ئێرە لە نیرۆلۆجی. لە کاتێکدا پزیشکان دەڵێن نەخۆشیەکە لە پەرەسەندندایە بەڵام پرۆسەی خوێندن لە قوتابخانەکاندا ڕانەگیراوە کە توشبووەکان بەشێکی زۆریان لە ناو قوتابخانەدا توش بوون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. بۆ ئاگاداری ورتر لەسەر ئەم نەخۆشیە هەوکردنی پەردەکانی مەژی مناڵان میوانداری داکتەر سەنگەر ڕەفیق لە پسراوی بەشی هونەری تەندروستی هەڵەبجە دەکەین. سوپاس دکتۆر، دەمویست بزانم ینی ئەمە چ نەخۆشیەکە و هۆیەکانی چین کە لە شاری هەڵەبجە بە تایبەتی زیاتر پێیادە بێ؟ بەڵێ نەخۆشەکە نەخۆشی هەوکردنی پەردەکانی دەماغە و خۆی زیاتر لە مناڵانە بڵاوە وەک لە گەورە ساڵان و هۆکارەکەی زیاتر یاخود ڤایرۆسە یاخود بەکتریایە واتە میکرۆبیە. لە وەکو ئەوەی کە هیچ نیشانەیەک نییە ئەوەی کە لە هەڵەبجە زیاتر پەرەی سندووە بڵێ بەڵام نیشانەیەک نییە کە هۆکارێک هەیە بۆی کە لە هەڵەبجە زۆر وەکو ئەوەی کە ئازانین لە شارەکانی تری دەوروبەری سلێمانیش هەر کەیس تۆمار کراوە ژمارەیەک نەخۆش هەیە کە حاڵەتیان هەیە بەڵام بە شێوەی هەڵەبجە نییە. باڵێ باشە ئەم نەخۆشیە ناویکە یعنی یەک لی دەترسی هەوکردنی پەردەکانی مێژی مناڵ مەترسیدارە ینی ترسی ئەوەی هەیە کە ئەگەر نەخۆشیێک یعنی ئەم نەخۆشیە لای کەسێک پێیا بوو مەترسی لەسەر ژیانی هەبێ؟ وەکوی کە مەترسی لەسەر ژیانی هەبێ بەڵێ ڕێژەیەک لە مەترسی هەیە لەسەر ژیانی بەڵام ئەوەی کە کێشەکەی گەورەترە ئەوەیە کە لێکەوتی زۆرە واتە وەکو لێکەوتی نوقسانی لە توانای مۆتۆر لە دەستدانی توانای مۆتۆر توانای گەشتکەی درێژ خایەن تووشە بن ئەوانە لێکەوتی نەخۆشیەکەن. ینی ئەو نەخۆشە وەکو بەشێک لە هاندیکاب ئەبێت دواتر ئەگەر زوو چارەسەر نەکرێت و ئێشە لە لێکەوتەکانی ئەوەیە بۆ نمونەکە نەخۆشەکە تووشی شەلەلی دەماغە بێت یا تووشی کەمەندامیە بێت. باشە دەوترێت ینی ئیمکانی ئەوە هەیە یان ئەم نەخۆشیە بەڵاو دەبێتەوە بەوەی لە یەکی دەشتەیەکی دیکە نەخۆشی بۆ نەخۆشیە بۆ کەسێکی دیکە ینی کەواتە دەگوازرێتەوە ینی ئەمە لایەنێکی ترەوەی کە یەکێک لەو نەخۆشیە بترسی؟ بەڵێ بێگومان توانای گواستنەوەی نەخۆشیەکە بە ئاسانی شیشکەرە لەو هۆکارانی کە خەڵک لی بترسێت بە هەرچە نەتوانای گواستنەوەی ئەم نەخۆشیە کەمترە یاخود لاوااسترە لە نەخۆشیە ڤایرۆسیەتوندەکان وەکو کۆڤید وەکو نەخۆشی کۆڤید ڤایرۆس و ئەمانە کەمتر لەمە کەمترە توانای گواستنەوەی بەڵام هەر مەترسیدار. بۆ لە مناڵان بەتەنیانی زۆر بەجار ینی زۆربەی لە مناڵان ئەو نەخۆشیە درستە بێت؟ بەهۆی ئەوەی کە توانای بەرگری یاخود هێڵێکی بەرگری هەیە کە با بڵین پاکتاوی خوێن ئەکاکچێ بەرەو مێشک ئەو هێڵە بەرگریە لە مناڵە کەمتر گەشە سندووە لە گەورە ساڵانە زیاتر گەشە سندووە کەمتر نەخۆشیەکە ئەگەر بەکتریا بێ ڤایرۆس بێ ئەگوازرێتەوە بۆ مێشک لە گەورە ساڵانە بەڵام لە مناڵە ئەو هێڵی بەرگریە لاوااسترە و ئاسانتر نەخۆشیەکە چێتە ناو مێشکەوە. باشە دکتۆر سەنگەر توانا و پیداویستی تایبەتی تەندروستی لە بۆ چارەسەرکردن لە بەردەستانن یان نا؟ هەتاکو ئێستا نەخۆشیەکە و حاڵەتەکان 48 نەخۆشمان هەیە لە هەڵەبجە ئەمە لە سنووری پارێزگای سلێمانی زۆرترین ژمارەیە کە لە یەک شارە هەبێت بەڵام ئەنی هەتاکو ئێستا لەژێر کۆنتترۆڵە بەڵام زۆر بە ناڕاحەتی بەهۆی کەمی توانای مرۆییەوە بەهۆی کەمی ینی ژمارەی کارمەندان ژمارەی پزیشکان ژمارەی پزیشکانی پسپۆر لە نەخۆشخانەکانە بەهۆی لاوازی لۆجستی نەخۆشخانەکان ینی لۆجستی وەکو دەرمان وەکو پێداویستی پزیشکی وەکو پێداویستی خۆپارێزی و پاکردنەوەی نەخۆشخانەکان هەموو ئەمانە کەمن و ینی هەتا ئێستا ڕاستە کۆنتترۆل کراوە بەڵام لە
لە لێواری ئەو پەڕیتوانای نەخۆشخانەکەدایە کە چارەسەر و چاودێری ئەم نەخۆشانە بکات. چی بەدای پڕ بووە، هەموو جێگەکان پڕ بووە، هیچ جێگەی چاودێری نەماوانەکەدا. ئەمانە هەموویەوەی کە لە لێواری کارەساتێکەکەی بەداخەوە باشە دکتۆر سەنگەر ئەبێ چی بە دایک و باوک بڵێن، ینی ئامۆژگاری چی دەکەن ئەگەر بۆ یەک پاراستنی مناڵەکانیان، دوو ئەگەر مناڵێک توش بوو چی بکە؟ بەڵێ نیشانەکانی ئەم نەخۆشیە بریتە لە تای بەرز، لە ڕشانەوە، لە دەستدانی حەز بۆ خواردن، بۆ شیر، ینی مناڵەکە شیر ناخوات، خواردن ناخوات، تای بەهێز و هەندێک جاریش گەشتکە یەکێکە لە نیشانەکان. ئەگەر ئەم نیشانانەی هەبوو ڕاستەوخۆ بێ پزیشکی پسپۆر بیبینێت، خۆلا بندەوەی کە لە خۆیانەوە چارەسەر بە مناڵەکان بدەن، یا چارەسەری سەرزارێکی چارەسەری سەرەتایی بۆ نەخۆشەکە بکەن لە شوێنی تر. ئەمە یەکەم. دووەمیش بۆ خۆپارێزی گرنگەوەیە کە مناڵەکان لە قەڵەباڵغیان نەبن، دوورکەونەوەی کە مناڵ بەرنە قەڵەباڵغیەوە، وەکو مەکتەب و خوێندن و ئەمانە ئەوە لە دەسەڵاتی سەروترایە کە بڕیار ئەدەن کە مەکتەب ڕاگرن بەهۆی ئەم حاڵەتەوە. هەرچەندە ئەمە بە ژماری نەخۆشەکان بێ بۆ ڕووبەری ئەم شارە، ئەوە لە 100% ئیندیمیکە و نەخۆشیێکی بڵاو بۆیە. حاڵەتەکان وەزارەتی تەندروستی هەرێم یانی عێراق چی دەڵێ لەم بارەوە؟ ئامۆژگاری ئەوانە دەڵێن ئەمە پەندەمیکەیانە؟ بەڵێ بەتەشید وەزارەتی تەندروستی کوردستان هاتوونەتە سەرخەت، لیژنەیان نردووە و بەڵێ بڕیاریاندا بە پێی ژماری کەیسەکان و پێی ژماری دانیشتوان ئەمە بە پاندیمێک حساب کراوە. بەڵام وەکو وەزارەتی عێراق تا ئێستا لیژنەیان نەهاتووە، قەرارە بەیانی بێنە هەڵەبجە، ئەو کاتە بڕیاری کۆتاییە درێت لەو بارەیەوە. داکتەر سەنگەر ڕەفیق لە پسراوی بەشی هوەری تەندروستی لە هەڵەبجە زۆر سوپاس. سپاس دەکەم، دەستخۆش. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. وەزارەتە خەزینەیە ئەمریکی دوشەمبێ دۆرگرتن و جزادانی سەر 4 ئەفسەرین ئەولەکاری و لەشکریین ئیرانی ji ber rolêwan dê tepesserkirin û ji nav berna xwepêşandanan de li meha Eylûna par destpêkirîn piştî mirina Jîna Emînî di zîndana polîsên Akar de. Daxuyaniya Wezareta Xezîneyê de hatiye ku ew sekreterê nû yê Encûmena Bilind a Çavdêriya Cyber jî dike armanc. Brian Nelson alîkarê Wezareta Xezîneyê dibêje gelê Îranê hêjayê azadiya derbirîna bîr û bawerê ye bêyî gefa toleyên tund yan sensora desalatdaran. Serok Joe Biden bi fermî dest bi helmeta hilbijartina serokatiya sala 2024 kir. 4 salan piştî ragihandina kandîdkirina xwe ji bo hilbijartinên sala 2020. Ragihandina Biden ji bo xwe kandîdkirinê çaverê kirî bû, lê wê ragihandina serê sibeha îro sêşemvê bi weşana vîdyoyeka kampêna hilbijartinê dawî bi wan gumanên çend mehan îneka serok ê 8 salî dê carekedî daxwazê ji Emerîkiyan bike heta dengê xwe bidnê û wî bo serokatiyê ji bo gerekadiya 4 salî serokatiya wî dirêj bikin. Niha ew bi tementirîn serokê Amerîkayê û eger careka dî hat hilbijartin ew dê di jiyê 82 saliyê de dest bi gera duam a serokatiya xwe bike. Antonio Guterres sekreterê giştiyê Netewînî girtî duhşemê ragihand ku eger çî welatên biyanî ji Sudanê derdikevin lê Netewînî girtî ji Sudanê dernakeve. Li New Yorkê Guterres got me soz daye gelê Sudanê ku em ê piştevaniya hêvî û daxwazên wan yên aştiyê û paşa rojeka bi tenahî bikin. Wî hûşdarî da ji agirekê bikaresat ku dibe hemû herêmê jî vegire. Wî rijdî li 15 welatên encûmenê asayişa Netewînî girtî kir heta desalatên xwe li ser her du aliyên şerê Sudanê bikar bînin ji bo rêgirtinê lê wêrankariyeka yan li wêrankariya vî welatî.
راوشکاری ئاسایشە نیشتیمانی ئەمریکاژی جێک سەڵڤن دەبێژە و حکوومەتە سۆرۆک بایدن بەرێخوادەدا هەر بژارەیەکیش بۆ ئالیکاریا دەرخستنە وڵاتیان ئەمریکیش سوودانێ لێ ئەو هزرا هەنارتنە سەربازین ئاشتی پارێز ناکە. سلێڤان گوت جی ji ئەمریکا ڕان نەکارێکی پراکتیکە سەربازان بهێنێتە دەڤەرên شەڕان ji بۆ دەرخستنە وڵاتیان ئەمریکی ما ئەو کار لە لیبیا نەکرد لە سووریا نەکریە لە یەمەنی نەکرد و لە ئۆکراینەژی نەکریە ئەفغانستان نەبە چونکو حالەتێک تایبەت بوو. سلێڤان ئەف داخوایانیدا لێ دەمێک و حکوومەتی بیانی بە سەدان دپلۆمات و هەوڵاتیان خوا بە فڕۆکان ji سوودانی دەردەخن هەفدەمێ شەڕین گران لەوی وڵاتی. ئەمریکا دپلۆمات و کارمەندێن خوا هەر زوو پشتی دەستپێکردنا شەڕان لە 15 vێمەهەی ji خەرتومێ دەرخستنە. لە کاتێکدا وڵات بیانیەکان دیپلۆماتکارەکان بە سلامەتی لە سوودان دەگوازنەوە بۆ شوێنی ئارامیانش بۆ وڵاتەکانیان داوا لە هاوڵاتیانی ئەمریکی دەکرێت کە هێشتا لەو وڵاتەدا گیریان خواردووە لە شوێنی خۆیان بمێنەوە و چاودێری پەیوەندیەکانی فەرمی حکوومەتی ئەمریکا بکەن. چەند کاژمێرێک پاشگواستنەوەی دیپلۆماتکارانی ئەمریکا وڵاتانی دیکە بە سەلامەتی لە سوودان وێنەی هێزەکانی پشتیوانی خێران نمچە سەربازی سوودان و سەرکردەکەیان محەممەد حەمدان داقڵ و دەرکەوت لە نزیک کۆمەڵگەی کۆشکی سەرۆکایەتی سووداندا. دانی ئەمریکا ناتوانێت بە شێوەیەکی سەربەخۆ گرتە ڤیدیۆکان پشڕاست بکاتەوە، بەڵام راپۆرتەکان باز لەوە دەکەن شەڕی ناوخۆی قورس لە نێوان هێزەکانی پشتیوانی خێرا و هێزەکانی سوپای سوودان بەردەوامە. ڕیشی سۆناک سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕۆژی یەکشەمە لە تویتێکدا ڕایگەیان کارمەندانی دیبلۆماسی بەریتانیا وڵاتەکەیان بەجێهێشتووە. کۆلۆنێڵی خانەنشینکرا و ستیڤ گانیارد بە کەناڵی ABC ڕاگەیان ئەمریکا لە ئیستاوە هەڵسەنگاندن بۆ چۆنێتی پشتگیریکردنی هەزاران هاوڵاتی ئەمریکی دەکات کە لە دوای خۆیان بەجێماون. پەنتەگۆن شەوی ڕابردوو گوتی ڕەنگە بتوانین بیر لە دانانی ڕێڕەوێکی سەلامەت بکەینەوە لە نێوان خەرتوم و بەندەری سوودان کە پێدەچێت فڕۆکەی بێفڕۆکەوان بەکار بهێنین تا ڕێگە بە هێزی دەریایی ئەمریکا بدات خەڵک لە ڕێگەی دەریاوە ببەنە دەرەوە. سیناتۆری دموکرات مارک وارنەر لە بەرنامەی ئەم هەفتەیە کەناڵی ABC وتی زۆربەی خەڵقی مەدەنی ئەمریکی هێشتا لە سوودانن، ئەوانەی کە ئەمریکی بەڕێگە سوودانین و کارمەندی فریاگوزارین. لە ڕاستیدا هەوڵێکی نەتەوەیەگرتوەکان هەیە بۆ ئەوەی خەڵک لە خەرتوم لە ڕێگەی ڕێڕەوێکی وشکانیەوە دەربهێنن. دەزانم ئێمە لەگەڵ زۆرێک لە هاوکارە نێودەوڵەتیەکان کار دەکەین. لەم حاڵەتەدا هاوبەشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت من باوەڕم وایە بەکارکردن لەگەڵ چین و ئەوروپایەکان تا بڵێن پێویستە ڕێگەیەکی سلامەت بۆ ئەو کارمەندە فریاگوزاریانە بدۆزینەوە بۆ دەرهێنانیان. واردنەر وتیشی بۆ ئێستا پێویستە بەردەوام بن لە خۆحەشاردان لە شوێنی خۆیان. شرۆڤەکە ڕێبیکا هامڵتن لە ڕێگەی سکایپەوە بەدانی ئەمریکای ڕاگەیان جیهان ناتوانێت پێویستی بە پەلەی نێوەندگیری بۆ هێنانەدی ئاگربەست لە پێناوگەلی سوودان لەبیر بکات. ئەوەی بەڕاستی سوودان پێویستی پێەتی ئەوەی گەلی سوودان ماوەیەکی زۆرە پێمان دەڵێن بەڕاستی پرۆسەیەکی ئاشتی گشتگیرە کە بڕیارە سەخت و پڕ لە ئالۆزی بێت و کاتێکی زۆری دەوێت، بەڵام شایانی خەباتە بۆ گەیشتن بە دیموکراسیەکی بەردەوام. ڕۆژی یەکشەمەش لە فاتیکان بابا فرانسیس دوعای بۆ گەلی سوودان کرد. من بانگەوازی خۆم نوێ دەکەمەوە کە بە زووترین کات توندوتیژی ڕابگیرێت و ڕێگەی بەرەو گفتوگۆ دەست پێ بکاتەوە. بەرنامەی خۆراکی جیهانیش لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕایگەیاندووە ژمارێکی سەرنجڕاکێش لە منداڵان لە نێو ئەو پەنابەرانەدان کە لە ململانیەکان هەڵدێن کە دەست بەجێ پێویستیان بە ئاوی خواردنەوە هەیە. شایان پاشا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدیراس ئیگلیسیاس دەنی ئەمریکا واشنگتن. و شوێنەوار ناسین پیرۆڤی وڵاتی ئەمریکا لاتین مۆمیایەک ڤەدیتینە وەسا دیارە تەمەنەوەی 1000 ساڵ بەدنیان پتر و بەشێک ژێ پیست و پرچاوی مۆمیایی هێشتا وەکا خۆمایە. ئەو مۆمیان نەدیارە لاشی ژنەیان زەلامی بالی دیارەیە گەنجێکیە لە کۆمەڵگەها شوێنەوارین کاخ مارکویلا نێزیک باژارە لیما هاتیە دیتن. لە مەها 11 ئەف ساڵ تەرمێن 12 مەزنان هاتنە بەدیتن لە وەرباوەری هەیە هاتبنە کوشتن لەوی جیهی لە گۆڕاوان کەرەستەین سیرامیک و لە نێزیک تەرمی هاتنە دیتن شوێنەوارناس تەمەنی مۆمیایە ڤەدی دنێڤەرە 1100 هەتا 1200 ساڵادا تەخمین دکن و دبە یەن سەردەمی شارستانیادا لیما بن.
اف دیمانین کاری که درخستنا پاشمان دیروکینا لویجی نزیک پایتخت پیرو. به ویاده من خوش شطا برنامه الصبح ياكل كونكشن دقينا وهر شادو بخت غربنو ده حافظ.